یەکێتی ئەوێت ئایندەمان بەدەست بهێنێتەوە لە بەغداد بۆ ئەوەی کوردستانێکی ئایندە ڕۆشن و بوژاوەمان هەبێت. ئەگەر ئایندەمان بەدەست بێنینەوە ئەوە توانین هێزە ئەمنیەکان پڕچەک بکەین بۆ پارێزگاریکردن لە هەر مەترسێکی نەخوازراو. واتە یەکێتی ئەتوانێت ئەم کارانە بکات. زامنکردنی موچێکی شایستە بۆ پێشمەرگە، داکۆچیکردن تا چەک و تفاقی پێشمەرگە هاوشێوەی وەزارەتی بەرگری عێراقی لێ بکرێت، دابینکردنی چەک و پێداویستی گونجاو بۆ پێشمەرگە، زامنکردنی بەردەوامبوونی پاڵپشتی نێودەوڵەتی لە کاتی پێویستدا، وەرگرتنی خەڵکی زیاتر بۆ سوپا و دامەزراوە ئەمنیەکان، کارکردن و هەماهەنگی زیاتر لەگەڵ خانەوادەی شەهیدان و برینداران بۆ بە ئاگابوون لە کێشەکانیان، دابینکردنی خزمەتگوزاری پزیشکی بۆ خانەوادەی شەهیدان و بێوەژنان و منداڵانی بێسەرپەرشتیار، کارکردن بۆ گێڕانەوەی شەرعیەت بۆ ناوچە کێشە لەسەرەکان بە گێڕانەوەی هێزەکانی پێشمەرگە و ئاسایش بۆ ئەو ناوچانە، پاراستنی سنوور و سەر و ماڵی هاوڵاتیان، دابینکردنی مەشقی پێشکەوتوو بۆ هەموو هێزە ئەمنیەکان. لە 12 ئایار دەنگ بدە بە یەکێتی لیستی 162 بۆ بەدەستهێنانەوەی ئایندەی ئاسایش.